هەڵەبجە ئەگەرچی نازنامە و سمبولی قوربانیدانی گەلی کوردستانە، بەڵام تا ئێستا لە سایی دەسەڵاتی یەکێتی و پارتیەوە سیمای وێرانەیی پێوە دیارە و هەوڵ نەدراوە ئاوادان بکرێتەوە. لە سەروبەندی بە پارێزگابوونیشی هەر ئەو حیزبانە ڕێگر بوون لە پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و دوای 3 ساڵ لە بە پارێزگابوونیشی ئەنجومەنەکەی کارانیە کە ئەوەش بۆ ململانەی هەردوو حیزب دەگەڕێتەوە. ئەم دوو دەسەڵاتە کە خۆی لە مەڵبەندی نۆ لەقی 12 پارتیا دەبینەوە وەکو بڵێ ڕێکەوتێکیان کرد بۆی ئەم پارێزگا کاران نەکرێتەوە، نەتایسا بەڕێوەبەراتەکان گەڕاونەتەوە، نە ئەنجومەنەکەی پێکێنرا، نە لە عێراق بە شێوەیەکی پارێزگای ڕسمی ناسیێنرا. ئەم دوو دەسەڵاتە بوون بە خۆرە، بوون بە زالوو بۆ خرمژینی خوێنی ئەم هەرێمە بە تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە. کاندیدێکیان دێتە بازاڕەوە و دەڵێت من بە ملپێکی زەردەوە گەڕام و کەس نەیوەراقسم. بۆ دیارە خۆتان بە تاوانبار ئەزانن، بۆ یعنی خەڵک ینی تۆ ئەو نەمتەهەمیت کە خەڵکی پەلەمانە بدا بتکوژێت، دیارە ئەزانن چی تاوانێکتان کردو بەرامبەر بە پارێزگای، بۆی ئەڵێ من بە ملپێکی زەردەوە گەڕام و کەس نەیوێراوە قسەم لەگەڵدا بکات. پارتی وێکێتی لە 27 ساڵی حکومڕانیان نەیانتوانی قەرەبووی ئازارەکانی کە سوکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بکەنەوە و لە ڕێگەی نوێنەرەکانیشیانەوە لە بەغداد نەیانتوانی داکۆکی لە خەڵکی هەڵەبجە بکەن و هەڵەبجە بە فعلی بکەن بە پارێزگا و شارەکانیان چڕ بکەنەوە. لەسەر و ئەوەشەوە تازە بە تازە بانگەشە بۆ ئەوە دەکەن هەڵەبجە بکەنە دێگەڵەیەکی دیکە، وەک ئەوەی کە سوکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و خەڵکی باجدەری شارەکە لە بەری خزمەتگوزاری و خۆشگوزەرانی پێویستیان بە دێگەڵە و پەرتەوازەیی بێت. سش بە هەمان نەفەسینەوە دەکەن بەداخەوە ئەیانەوێت دێگەڵەیە دروستکەن. خۆمانەزانین دێگەڵە مانای چیە؟ دێگەڵە مانای شەڕ و کوشتار و یەکتر بڕینە، مانای ئەوەیە کە سنووردان لێ لە نێوان دوو ناوچە، مانای ئەوەیە کە ئەمانەوێت جارێکی کە شەڕی ناوخۆ دەست پێ بکەن و بەڵام خەڵکی هەڵەبجە چاک ئەو ڕاستیە زانانی. ئەوان هیچ کاتی حەقیان نییە وەکو هەڵەبجە یەک مافیشان نییە بەو شێوەیە قسە بکەن، چونکە خەڵکی هەڵەبجە ئەوان چاک لە ڕابردویان شارەزای ئەو هێزش کە ئەو جۆرە لە بانگەشەیەکە کەمینەیەکی زۆر کەمە لەم شارەداوە ئێمە وەک خەڵکی هەڵەبجە بە هەموو شێوەیەک دژایەتی ئەو ڕەوتە ئەەکەین لە بانگەشە و بۆ لە پێناوی کۆکردنەوەی دەنگدا و تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی لە ناوچەکە. خەڵکی هەڵەبجە و هەڵەبجەیەکان لە ئێستادا زیاتر پێویستیان بە خزمەت و ئاوەدانیە، نەک بانگەشە بۆ دانانی سنوور لە نێوان شارەکان و بەکارهێنانی زمانی ڕەشە. خەڵکی هەڵەبجە و وڵاتەکانیشی شارەزای مێژووی ئەو دوولایەنن کە هەڵەبجەیان بەم دۆخەی ئێستا گەیاند کە تا ئێستاش پارێزگایەکی پاشکۆی و بڕیاری بە پارێزگابوونی تەنها مرەکەبی سەر کاغەزە. هێشتا بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکانی هەڵەبجەش نەگەڕاونەتەوە و گەنجینەی دارایی سربەخۆی نییە. ئیتر نازانرێ دێکێتی و پارتی چ شانازیەک بە هەڵەبجە و خەڵکی هەڵەبجە و خوێنی شەهیدەکانی شەوە دەکەن کە خەڵکی شارەکە ئاوات بە سەردەمی بە قەزابوونی شارەکەیانەوە بخوازن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.